نەخۆشی تەبەقە لە نێو ئاژەڵانی سنووری ئیدارەی سۆران بڵاو بۆتەوە بەهۆیەوە زیانێکی زۆر بەر ئاژەڵداران کەوتووە و چەندان سەر ئاژەڵ مردار بوونەتەوە. خاوەن ئاژەڵەکانیش دەڵێن حکوومەت هیچ هاوکاریەکی نەکردوون لە دابینکردنی ڤاکسین و کوتراو، ئەمە شوای کردووە قەبارەی زیانەکان زیاتر بێت. حیوانەکان نەخۆشی تێدایە، جا شلەبوونە و سمتەقینە و باویەت و تەبەقەی تێدا و دەمری و لەوەی زیاتر نییە. حیلاتشن زۆر بەکارهێناینە بەس هیچ چارەسەری وەکو پێویست نەبووە. بەخوای تقریبا نارم تەخمین نەکرا هەموو نەژماردین، بەس احتیمالە لە سلسەری تێپەڕی بەکار و بزنان. هەتا ئێستا حکوومەتن هەر نەدیتیە. چێ ببینین؟ کەسێ لێ بلا فەقیری و پێچیتۆ زا حکوومەت بێ لەمەوە پێچیتۆ؟ برا ئەوە تەبەقەی ئەگرن. دەوکولی ئەگرن هەندێک پێ ئەمرن گۆشکە ساواکان خۆدە بە ناگرن تێگەی ئەو نەخۆشیە زەرکەیە زابێنێ نزام هەر بێنێ نەخۆشیەکە ناوە هە بەخۆتن عیلاجەکانیان لۆ لە بەهتەری شتیوە دەینین خۆیان عیلاجەکەین. ئەمە یەکەم جار نییە ئەم جۆرە نەخۆشیە لە سنووری سۆران بڵاو بێتەوە. لە ساڵانی ڕابردووشدا حاڵەتی لەم جۆرە هەبووە. پزیشکێکی ڤێتەرنەریش دەڵێت نەخۆشی تەبەقە نەخۆشیەکی ڤایرۆسی مەترسیدارە و بڵاوبوونەوەی ئەم جارەشی زیانێکی زۆری بەر ئاژەڵداران گەیاندووە. یەک لەم نەخۆشیانەی کە زۆر بەربراوە ئێستانێکە نەخۆشی تەبەقەیە کە پێی دەرێن فودان ماوز دیزیز کورتکاوەکەی FMD-ە. نەخۆشیەکی توندوتیژی ڤایرۆسیە، تووشی ئاژەڵ بە تایبەتی مەڕ و بزن و مانگا ئەو ئاژەڵانەی دووسمن. زەرەر و زیانێکی زۆری هەیە، تووشی شەلین و کولبوونی ناودەم و تلۆقبوونی لە ناودەم و لە ناو سمەکان دروست دەکات. ئەمەش بە ڕێژەیەکی زۆر توش دەبن و ئاژەڵە بچووکەکان بە هیچ شێوەیەک بەرگەی ناگرن، ڕێژەی مردنیان لە ناوچوون و مردنیان زۆرە و هەروە زەرەر زیانێکی زۆر بە سەرۆت سامانی خاوەن ئاژەڵەکان و هەروە وڵاتیش گەیاندووە. نەخۆشی تەبەقە نەخۆشیەکی ڤایرۆسیە و تووشی ئاژەڵە سمدار و دوولەتەکان دەبێت. ژێرسمی ئاژەڵەکان بریندار دەکات و بەهۆیەوە ناتوانێت بجوڵێت تا بەرەو کوشتنی دەبات. بەپێی ئامارەکان تەبەقە خێراترین نەخۆشی ڤایرۆسیە بۆ بڵاوبوونەوە، لە هەر شوێنێک بڵاو بێتەوە سەداچلی ئاژەڵەکان لە ناو دەبات. لە هەرێمی کوردستان نزیکەی 6 ملیۆن ئاژەڵی گەورە و بچووک هەن. ساڵانی ڕابردوو حکوومەتی هەرێم بەردەوام ئاژەڵانی لە نەخۆشیە ڤایرۆسیەکان دەکوتا، بەڵام ماوەی چەند ساڵێکە پرۆسەی کوتانی ئاژەڵان بۆ ڕێگری لە نەخۆشیە ڤایرۆسیەکان نەماوە. ئەمەش بووەتە هۆکاری بڵاوبوونەوەی نەخۆشی جۆراوجۆر و دروستبوونی مەترسی لەسەر سامانی ئاژەڵی لە هەرێمی کوردستان. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ئیدارەی سۆران.